بۆهێشتنەوەی ناو بەرهەمەکانی ئەو هونەرمەندانی کە ساڵانێکی زۆرە خزمەت دەکەن ئەرکێکی پێویستە و پێویستە سندیکاکانی تایبەت بە هونەرمەندان ئەم کارانە لە ئەستۆ بگرێت بۆیە هەمیشە کار بۆ ئەو کراوە کە بەرهەمەکانی هونەرمەندان ئەرشیف بکرێت و ناو کارەکانیان با زیندوی هەمیشە بمێنێتەوە لە ئێستادا بۆ هێشتنەوەی بەرهەمەکانیان و بۆ هێشتنەوەی ناوی هونەرمەندان بە زیندوی سندیکای هونەرمەندان پێشانگایەکی فۆتۆگرافی بۆ ژمارەیەک لە هونەرمەند بۆ ناو یاخود بەرهەم و کارەکانی هونەرمەندان کردەوە. بۆ هێشتنەوەی ناو بەرهەمەکانیان بە زیندوی سندیکای هونەرمەندان پێشەنگایەکی فۆتۆگرافی تایبەتی لەبارەگای سندیکاکە کردەوە کاوێنەی هونەرمەندانی گۆرانی بێژ و شانۆکار و سینەماکاری لەخۆگرت بوو. ئەم پێشانگایە لە چوارچێوەی هەوڵەکانی سندیکای هونەرمەندانی کوردستان لەقی هەولێر دێت بۆ خستنەڕووی وێنە و سیڤی و بەرهەمەکانی هونەرمەندان تا لە ڕێگەیەوەنەوەکانی داهاتوو کەسانی بیانی پێیان ئاشنا ببن. شانگایە بۆ ئەوەیە زیاتر ڕێز لە هونەرمەندان بگرین، زیاتر ڕێز لە کاری هونەری و کۆششی هونەریان بگرین و زیاتر بە خەڵکیان بناسیێنین. ئیتر لەمە دووە هەروەکو باسمان کرد لە میانەیەکردنەوەی پیشانگەکە ئەم وێنانە سابت دەبن لە ژێرەوەش سیڤیەکانیان دەنووسین بۆ ئەوەی هەڵ خەڵکێک لە دەرەوە هات میوانێک هات بزانانی ئەوانە چ کاریان کردووە. خەڵکەیە ناسی خەڵکەیە لە زمانی ئەو نەبووە. خەڵکێکمان هەیە 80 ساڵە مردووە لەناو ئەو هونەرمەندانە، هەیە 6 ساڵە، هەیە گەنجی ئێستا نایان ناسیێن تر بۆ ناساندنەوە هەوڵدەین سیڤیشان بنووسین و ئەمە بەشی یەکەمە. بەشی دۆمیش داوا دەکەین ئەو وێنانەی کە بەدەستمان نەگەشتو یان بەدەستمان گەشتو کوالێتی باش نییە کەس و کارەکانیان هاوکارمان بن بۆ ئەوەی بتوانین ئەوانیش ئیزافە بکەین، ئەوانیش بخەینە سەر ئەو ناوانە و ئەوانیش لێرە وەکو ڕێزلێنان شایستە ڕێزیان لێ بگیرێت.